بۆقسەکردنی زیاتر لە بارەیە خستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئەستێدیۆ میوانداری بەڕێز لیوا حکمەت عومەر بەڕێوەبەری گشتی کاروباری تاکەکان و خۆبەخشان وەزارەتی پێشمەرگە کردووە. بەڕێز لیوا حکمەت بەخێر بێت. زۆر سپاس. جناب لیوا خێراتی سپاس دەکەم دەربارەی چاکسازیان وەزارەتە پێشمەرگە و یەخستنە لیوایان وەکە وەزارەتە پێشمەرگە گەیشتینە چه ئاستێکی چاکسازی چاوەبڕێوە دەچن کەنگی 100% یەخستنە لیوایان لە وەزارەتە پێشمەرگە بداوی تێدن. ئەگەر بێت باس لە پرۆسی چاکسازی بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ دەستپێکی کابینەی نۆیەمی حکوومەت یاریمی کوردستان پاش دەست بەکاربوونی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود بارزانی دەست کرا بە پرۆسی چاکسازی لە هەموو سێکتەرەکان و یەک لەو سێکتەرە زۆر هەستیار و گرنگەکان کە جەنابیان دائیم ڕاستپاردە و فەرمانی هەیە کە چاکسازی لێ ئەنجام بدرێت وەزارەتی پێشمەرگە و یەخستنی هێزەکانی پێشمەرگە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. بەڕێز لیوا حکمەت هەندێک جار بەتایبەت لەم چەند ڕۆژەی ڕابردووە هەندێک جار باس لەوە ئاکرا هاوپەیمانان فشارەکەن هاوپەیمانان نیگەرانن هیچ شتێکی وا هەیە هاوپەیمانان سەبارەت بە یەخستنی هێزی پێشمەرگە یانەوە تا پرۆسەکە خۆی بە شێوەیەک بەڕێوە ڕوا کە هاوپەیمانان دەستی تێوەرنادە. شتێکی لەو بابەتە نهاتوتە وەزارەت باس نەکراوە نە بە ڕەسمی باسکراوە و نە بە شەفەویش باس نەکراوە شتێکی لەو بابەتە بێعکس هاوپەیمانان زۆر مستڕن بەردەوامیشن و ڕۆژانە کۆبوونەوە هەیە هەفتانە هەیە هاوکارن لەو بابەتە ڕەنگ بە هەندێک تێبینیان هەبن لە ڕووی تەکنیکی و ئیداری و کات و هەندێک شت بەڵام وەکو ئەو بابەتە کە ئینزاریان دابێتە وەزارەتی پێشمەرگە یان باس لە سەحەبکردن شتواکرا بێ نە هاوکاریمان دچە ئازانە لە گۆڕی دڵخوازی و تموحاتێن وەنە یەن هەفەیمانان ji بۆ وەزارەتە پێشمەرگەی لە ئەسل ناوەڵە لە گوێرە تومحاتمە نییە وەکو وەزارەتی پێشمەرگە بەس هاوکارشن لە تەجیزکردن لە مەسائلی مالی و معاشات و شتیوە زۆر هاوکارن بەس لە ئاستومح هێزی پێشمەرگە نییە لە واقع. زۆر باش. بەڵێ لەبارەی یەخستنەوەی هێزەکان تا ئێستا چەندی یەکخراوەتەوە چەندی ماوە یەک بخرێتەوە ئەوە گرنگە جەنابێ ینی چەند لیوە هاتینە یەخستن چەند ماینە و کەنگی وە بڕیارە 100% ینی یەک هێزا پێشمەرگە هەبێت هەرێما کوردستان تا ساڵی چەند ماوە بێت. ئەگە بگەڕێنەوە بۆ ئەگە باس لە یەخستنی هێزی پێشمەرگە بکەین دەبی بگەڕێنەوە بۆ چەند ساڵ پێشتر بۆ ساڵانی 2010 2011 ئەو کات جەنابی کاک مەسعود بارزانی بە سفەتی سەرۆکی هەرێم و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە فەرمانیدا بە هەموو لایەک کە هێزی پێشمەرگە دەبێت لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە ڕێک بخستێت. بەڵام من هۆکار هاتنە پێش کە بوونە گیر و گرفت لەم ڕێگایە بڕینی بوجە لەلایەن حکوومەتی فێدراڵ هێرشی دڕندانەی داعش بۆ سەر هەرێمی کوردستان سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڤید-19 بن کۆڕۆنا ئەمانە بوونە بەربەست بەڵام لە دەستپێشی کابینەی نۆیەم ئەم پرۆسەیە زۆر بە گوڕوتینێکی نوێ هەر لەسەر فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران دەستی پێ کرد و ئێمە دوو هێزی پشتیوانی 1 و 2 بە تەواوی هاتنە سەر میلاکی وەزارەت لە ماوەی کابینەی نۆیەم 28 لیوا دەتوانم بڵێم لەسەر میلاکی وەزارەتن تەنها دوو لیوان سەتانۆهەتی ئیشەکانیان تەواو کراوە ئەوانش دەخرێنە سەر میلاکی وەزارەت. کەنگی بتەمامی ینی وەکەتە گوت و سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی مەسعود بارزانی دەستێوەیە ڤاڵاکیری بەردەوام هەوڵ دەدەن کو چاکسازی وەزارەتە پێشمەرگە ینی 100% بکەنە بوارێ جێبەجێکردنێدا کەنگی 100% ئەف لیوایە دەهێنە یەخستن یەک پێشمەرگە دەهێبێتن هەرێما کوردستانی و ئەس بارم گۆری ئەو گرێبەستەوە گەل هەفەیمانان کردی هەتا 2026 سەتا چەند هاتیە جێبەجێکردن وێ بەیاننەوەی وێ گرێبەستیان وێ پەیماننامەیە جەنابەت هەر بە خۆت باست کرد حەسەب مزەکەرەی تەفاهم کە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مزەکەرەکە تەوقیع کرایە هەتا 2026 تاوەکو 2026 مەجال هەیە ئەمە هێزەکانی 70 و 80 بە تەواوی بگوازینەوە سەر میلاکی وەزارەت
بە تاکێ دەتوان بڵێم هەتا ئێستا 145 ئیشەکە کرا دوو فەرقەشمان تەشکیل کردوونە وە پرۆسەکە بەردەوامە پرۆسەیەکی ئالۆزە زۆر ئاسان نییە دوو هێزی گەورە تۆ دەتوانین بڵین هێزی حەزبی بە پێی یاستا و ڕێنمای سەربازیەکان بینە سەر میراکی وەزارەت تەدریبیان دەبی پێ بکەی بودجەی پێویستە دووبارە من لێرە دەمەوێت سوپاسی جەنابی سەرۆک وەزیران بکەم دابینکردنی بودجە و پێداویستی بۆ ئەو هێزانە ئەرکێکی زۆر قورسە جەنابیان ئەم ئەرکەی یەخستە سەر شانی خۆی و زۆرش پشتگیرمان بە لەو بابەت بەڵێ ئەگەر ئاستەنگێک هەبێت یاخود گیر و گرفتێک هەبێت وەکو تۆڵی هەندێک ئالۆزە ئیشەکە لەکوێ کێشەکانی چییە ڕێخستنەوەکە ئالۆزەکە خۆ تەبیعیە دوو هێزن بێگومان هێزی سەر بە دوو حزبی گەورەنە خەڵکی خانشینی تێدا خەڵکی پەکەوتەی تێدا خەڵکش تێدا تەدریبیان نەکردووە لە ڕووی سەربازیەوە گواستنەوەیان کاتی دەوێت پێداویستی دەوێت شوێنی نیشتە جێبوونی دەوێت سەنگەرسازی دەوێت ئەوانە هەمویان دەسوەردانی شخصی حزبی هەیە لە یان بە دروستکردنی بربەس لە بەرامبەر یەخستنەوەی لیواکان نا من هەدێرە دەتوان بڵێم یەکەی هەفتا هەردوو فەرماندە هێزەکانی هەفتا تاوەکە و کاتە هاوکار بوونە و هیچ دەستێوەردانشی شخصی لەو بابەتە نەبوو نەخێر ناوە لە هیچ دەستێوەردانشی نەبووە و پرۆستەکە بەڕێک و پێشی دەڕوات ئەی میکانیزمەکە چۆنە کە لێک جا دەکەنە ئەمە خانە نشینە ئەمە پەکەوتەیە ئەمە نەخۆشە ئەمە تا ئێستا داوامی نەکردووە ئەم میکانیزمە چۆن جێبەجێ دەکێتن چونکە ئەمە هەموو بورگەکان لە چوارچوەی بەرنامەی چاکسازیدا نەخۆ هەمووی لە چوارچێوەی بەرنامەی چاکسازیدایە لیژنە پێکاتونە لیژنەکان لیژنەی توبی هەیە مشتەرەکن لیژنەکان بەڵێ مشتەرەکن لیژنەی بەستم لەگەر هاوپەیمانان هاوپەیمانان مشتەرەک نین بەس چاودێری دەکەن بەردەوام چاودێری دەکەن بەس لیژنەی وەزارەتەنە لیژنەی توبیش هەیە چاوپێکەوتن لەگەر تاکیان نەکرێت هەموو ئەفسەر و پێشمەرگەیەک چاوپێکردنی لەگەڵەکرێتن پۆلی نەکرێ ئەوەی خانشین بێت هەر لە شوێنی خۆی معاملات خانشینی بۆ دەکرێت ئەوەی پەکەوتو بێت حالەی لیژنەی توبی ئەکرێت ئەوەی شیاوی سەربازیش بێت ئەگوازێتەوە سەر میلاکی وەزارەت ئەنێدرێتە تەدریب تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان کە هێزەکانی ببێتە خاوەن هێزێکی نیشتیمانی نەک لەشەر دەستی حیزب بن ئەمەوە بەلای هاوپەیمانی نێودەوڵەتی شۆ چەند گرنگە کە تەواوی هێزەکان لە هەرێمی کوردستانە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بن وەڵا خۆ شتێکە گرنگی تایبەتی خۆی هەیە ئێمە ببینە خاوەن هێزێکی نیشتیمانی دوور لە دەستێوەردانی حەزبی و کەسی هێزێک بێت کە مدەڕەب بێت تەجهیز بکرێتن هاوپەیمانان بتوانن تەجهیزی بکەن ئیشی لەسەر بکەن بۆ داهاتووی کوردستان بۆ جیلی نوێی کوردستان شتێکە کە زۆر گرنگە ینی هەمومان دەبی دەرک بەو مۆزوع بکەین باشە جەنابی لیوا پرۆسەرەکەم دەری کاتەکە نەمایە بەڵام ئێوە بەردەوام لەگەڵ هێزی هاوپەیمانان دادەنیشن گفتوگۆ دەکەن وازم هەفتانە کۆبوونەوەتان هەیە هەفتانە دوو کۆبوونەوە جارێ سێ کۆبوونەوە ئەوان متەفائلن کە تا 2026 سەد وەکو کۆمار ئاماژەی پێکرد کە هەرێمی کوردستان ببێتە خاوەن هێزێکی نیشتیمانی لەژێر وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستاندا بێ بەڵێ بە کورتی بڵێم ئەرێ وەڵا متەفائلن ڕازیشن من گوتم دیلەیشیان هەبێت تەکنیکی و ئیدارینە زۆرش ڕازینەوە هاوکارشن زۆر باشە وڵا جەنابی لیوا ئۆپۆزیشنەکەی جەنابەت دەک مەراقیدا باست کرد ئاماژەت پێکرد بەس بەڕێوەبەری گشتی کاروباری تاکەکان و خوبەخشەکان ینی چی لە وەزارەتی پێشمەرگە خۆی برین سیستەمی سەربازی لە هەرێمی کوردستان و عێراقش بە گشتی سیستەمێکی خۆبەخشە سەربازی زۆرەم لێن نییە وەکو پێشتر وەکو ئەو وڵاتانی دراوسێ بڵێن تورکیا ئێرانوانە زۆرەم لێ نییە کە هێزی پێشمەرگە پێویستی پێ هەبیت داوا لە خەڵکە کات خەڵک خۆبەخشانە دێت تەقدیمەکات تەقدیمی وەزارەتی پێشمەرگە کات خزمەتەکات لە ڕێزەکانی هێزی پێشمەرگە زۆر باش شتێکە عکسی سەربازی زۆرەم لێ زیاتر لە وڵاتە دیموکراسیەکان بەکات لە وڵاتە دیموکراسیەکان لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە ئەوروپا پەیڕەو دەکرێت بەڵێ
بەڕێز لیوا حکمەت عومەر بەڕێوەبەری گشتی کاروباری تاکەکان و خۆبەخشەکان لە وەزارەتی کاروباری پێشمەرگە لە ستۆدیۆ ئامادەبووی سپاس بوو. زۆر سپاس جەناب. سپاس.